پەشیمانی ڕازی دڵم هیچ کار لای تۆ بەهای نەبوو. ئێستا بۆچی هاتووی؟ خۆ دڵێک لە سینەم نییە زیندوو. خۆ بیناییم نەماوە لە ئاستی تۆوەکو پێشوو. چاوەکانم هەڵنایە بەرامبەر بە تۆ. زارم ناوێ ناوت بەرێ، تەنیا ئەڵێ بەر نەفرەتی خواکەوێ. دەستەکانم هەڵدێن لێت، دوورەکەونەوە لە دەستەکانت. هەنگاوەکانت هەرچەند لێم نزیک بنەوە. هەنگاوەکانی من دوو هێندە لێت دوورەکەونەوە. نەڵی ماچی لێوەکانم شرینن، لێوەکانیشم ئیتر نایەنەوێ لێویان بن بە لێوتەوە. نەڵی جوانێکم کە مەرشکێنە، تۆ ڕەفتارت دڵشکێنە. نەڵی شعرەکانم زۆر سەرمەستکەرە، تۆ گوفتارت دڵڕەنجێنە. نەڵی باوشی من زۆر گەرمە، هەست و سەرنجی تۆ بەفری سەرما. نەڵی عەشقی من بۆ تۆ گشکەستە، هەبوونی تۆ لەلام نەبوونی کەسمە. بۆ کێ جێتێشتووە ماڵی دڵم، بڕۆ بیپێچەوە بارگە و بنێت هەر بۆ ئەو گوڵم.